که وزیر هریم کردستانی حکومت که هر پیس یا هر قوت چی کرد و ما باید که زورا به های کدوی شولی کرد هم هیوید که ببتا ری خوشگرک بو گنج ما داخوازی جه حکومه پیشمرگی دانید وکو پیشمرگی بو بیتا کرن خدمت و بو بیتا حساب کرن هر چند بری چند یک خدمتی تادین راوستاندن بلا بین خدمت بین حساب کرن داواکارین ئەو خەڵکە کەوا گلەیەکی زۆری هەیە لە دام و دەستگاکان لە بەرپرسەکان لە خەڵکە ناپاک و گەندەڵەکان هیوادارین لە داهاتوو ئەو شتانە بنبڕ بکرێتن و تاوەکو حکوومەتەکەی زیاتر سەرکەوتوو بێتن و خەڵکیش دەستخۆشی لێ بکاتن دڵنیاشم هەروە دەبێتن. مرجعیەتی هەموو حکوومەتی هاوڵاتیانە خزمەتگوزاریە خۆشگوزارانیە کە من کە لە سلێمانی هاتوومەتە هەولێرە ئێستا لە هەولێرم بەڕاستی ئەمە سلێمانیش تمامێکی باشتری پێ بدرێت. من گەنجێک دڵخۆشم بە تەشکیلکردنی حکوومەت پیرۆزباییان لێ یەکەم هیوادارم کە هەلی کار بۆ گەنجان زیاتر بڕەخسێنن بۆ ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ پەیمانگەکانە تەخەڕوجیان کردووە لە ئێستا. بە بوونەی دامەزراندنی ئەم حکوومەتەمە هیوادارم ئەم حکوومەتە ببێتە حکوومەتێک کە هەموو چین و توێژەکان لەخۆ بگرێتەوە حکوومەتێک بێ کە خزمەت بە گەنجان بکات. ئەم حکوومەتە ببیتە جێهێندێک و گەندەلی و گەندەرکاری لەناو دام و دەستگەهی میریدا نەبینیتن و دەستی حەزبێ لە ناو کارێ حکوومەتێدا بێتە دوور.